ئێمە هیچمان گەرەک نییە لەم حکومەتە بەسەوەندە گەرەکمانە معاملەکەمان لە دەستی مستەثمر بسەنێتەوە بیگەڕێنێتەوە بۆ بەسەری دەولەت بە بۆنەی مستەمر ڕاتبەکەمان بیدەنەوە نابێ ئەم فەقیر و فقەراتە هیچ کەسێ ئێستا حالیان 250 دینار نییە لە گیرفانی خوا قبوڵەکە ئێستا 4 مانگە ئێوە تا مانگی تازە دێتەوە سەر ساڵەوە هەمووی مەسرەفەکان قەپەت نەوەڵا هەمومان موەزەفن هەر یەکی لە 20ەوە حتا 30 ساڵ خدمەمان هەیە جارێک نییە و دوو جار نییە و سێ جار نییە کارگا شاری کەرکووک جاروا هەیە خاکی دەپڕۆشێت جارشوە هەیە نەوتی دەپڕۆشێت ئەم جارە دەستیان کردو بەسەر کارگەکانە کارگیان فرۆشتووە خەڵکیان کوشتووە خەڵکیان لێرە عەزاب داوە خەڵکیان لێرە ماندوو کردووە ماندووبوونەکەی داخۆن ئێمە دەزانین ڕۆژان لێرە چەند چمەتۆ لێرە دەپڕۆشێت ئەو پارپولا ماندووبوونی ئێمەیە پێویستە مانگ و موچەکەمان و لەگەڵ هەرچی مستحقات حقوق هەیە بدرێت پێمان بەڵام وەبەرهێنان دەستی بەسەرا گرتووە ئەمە سێم جارە ئەم کارگەیە بدرێتە وەبەرهێنان تا ئێستا پێوتراوە یاسای بەغدا هەیە لێرە ئەبێ ئەم کارگەیە کە لە ساڵی 84 دامەزراوە تەسلیمی عراقی کراوە ئەبێ نۆژەن بکرێتەوە بێ نوێ بکرێتەوە بەڵام تا ئێستا نۆ نەکراتەوە ئێمە کۆمەڵی داواکاریمان هەیە تاکو ئێستا ئەمڕۆ 3 و 4 مانگە ئێمە هەموو مانگێک وەکو قانون پێویستە لە 22 مانگ موچەی ئێمە سەرف بکرێت هەتا ئێستا موچەمان بۆ سەرف نەکراوە و بێجگە لەوەش ئێمە حەوافزمان هەیە لە حەوافز بێ بەشکراوین سەعاتی ئیزافیمان هەیە هەر هیچ چەندین مانگە نامان دەنێ ئیتر کۆمەڵێک ینی داواکاریمان هەیە ئێمە بۆیە هەستاوین بەم خۆپیشاندانە بۆ ئەوەی کە وەڵاممان بدرێتەوە